بسم الله الرحمن الرحیم. السلام علیکم و رحمة الله و برکاته. بینەران و بیسەران و خۆشەویستانی کەناڵی ئاسمانی پەیام و بەرنامەی دوانگەی خەڵک، سەلام و ڕەحمەتی خواتان لێبێ. ئەم کاتە و هەموو کاتێکتان باش. خۆشحاڵم لە ئەڵقەیەکی نوێی ئەم بەرنامەیە بە دیداری ئەوەی ئەزیز و خۆشەویست شاد دەبمەوە. ئەزیزان و خۆشەویستان، تەوەرێکی گرنگ هەیە ئەمڕۆ باسی لێواکەین. ئەویش ئەوەیە چی بکرێت بۆ ئەوەی گرنگی بە بەرهەمی ناوخۆ بدەین. لە تەوەری ئەڵقەی ئەم جارە ئەم پرسیارە گرنگە ئەکەین، چی بکرێت بۆ ئەوەی گرنگی بە بەرهەمی ناوخۆ بدەین. لە وڵاتانی دنیا شتێک هەیە پێی ئەوترێ دوو شت هەیە. یەکیان ئەوەیە کە احتیفاز بە بەرهەمی ناوخۆ ئەکرێ بە هەدەر نەبرێ و لە هەمان کاتە حیمایی منتەج ئەخرێتە سەر ئەو بەرهەمانەی کە لە ناوخۆی وڵات بەرهەم دەهێنرێن. واتە ئەگەر بۆ نمونە کارگەیەک یاخود زەویەکی کشت و کاڵی شتێک بەرهەم بێنێت لەو کات و ساتەیە، مەسەن لە وەرزێکی دیاری کراوە یاخود کارگەیەک شتێک بەرهەم بێنێت لە ناوخۆی وڵاتەکە، ئەو وڵاتە گومریکێکی زۆر ئەخاتە سەر هاوردەکردنی ئەو شتومەکەی کە لە ناوخۆدا هەیە. بەڵام لەم وڵاتەی ئێمە ئەبینین بۆ نمونە هیچ شتێک حیمایی منتەجی لەسەر نییە، هیچ شتێک بە کوالیتی کۆنتڕۆڵا تێ ناپەڕێ. شتەکان زیاتر عەشوائین، سنوورەکان بە پارە کڕاون، کەسەکان بە ڕەشوە و بە بەرتیل و بۆوانە خەڵەتێنراون، فری و دراون، بەلا ڕێابراون. هەموو ئەمانە هەیە لە بازاڕەکانە هەستی پێ ئەکرێ. زۆربەی هەرە زۆری پەرلەمانتارەکان هاتوونەتە سەر شاشە باسی ئەم حاڵەتانەیان کردووە، هەر لە بەرهەمی کشت و کاڵیەوە بیگرێت تا بەرهەمی سەناعی و تا بەرهەمەکانی خواری خوارەوە و ئیتر هەتا ئەگاتە چوزانم قەڵەمێک. ئەوەی کە ئەمێنێتەوە هاوڵاتی چۆن بتوانێت مامەڵە لەگەڵ ئەم وەزعەیە بکە. ڕاستە ئێمە بارگرانیی زۆر بەهۆی حکوومەت و بێموچەیی و بێکاری ڕووی کردووەتە خەڵکی هەرێمی کوردستان، بەڵام دوجار ئێمەش ئەبێ هەست بە بەرپرسیارەتی بکەین بەرامبەر بەو شتومەک و بەرهەمانەی کە لە ناوخۆی وڵاتەکەمانە هەیە. واتە ئەگەر من بەرهەمێک لە ناوخۆی وڵاتەکەمە بەرهەم هات، پێویست ناکە من بچم بەرهەمی وڵاتێکی تر بکڕم. ڕەنگە بڵێ ئی باشە ئاخر ئەو هەرزانترە، باشە ئەی ئەم هەستە، ئەی ئەم هەستی نەتەوایەتی، هەستی دینی، هەستی ئیجتیماعی، هەستی هاوکاریکردنی یەکتر. واتە تۆ پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەفەرمێ چیت بۆ خۆت پێخۆش بوو بۆ براکەشت پێت خۆش بێ، ڕەنگە لەبەر خاتری 250 دینار یاخود 500 دینار تۆ ئەو بەرهەمەی کە لە ناوخۆی وڵاتەکەت دەرەچێ بایەخی پێ نەدەیت و نەیکڕی، ئەم کارگەیە تووشی زەرەر ئەبێ. بۆ معلوماتان بۆ نمونە کارگەی وا هەیە 50 کەس 100 کەس بژێوی ژیانی تیادا بین کراوە، 50-100 عائیلە تایە بەخێو ئەکرێ. تۆ ئەبیتە هۆکاری ئەوەی کە ئەم کارگەیە دابخرێ، بەرهەمەکەی ساغ نەبێتەوە لە بازار. ئەمەش دوجار وا ئەکا کە خاوەن کارگەکە ئیزنی ئەو کرێکارانە بدا و بیان نێرێتەوە بۆ ماڵەوە و بێموچە و بێمەعاشیانکە. ئێمە وەکو ئەو کەسانی کە داهاتیان مەحدودە سنووردارە، چۆن بتوانین مامەڵە لەگەڵ ئەم تەوەرە بکەین؟ لە ڕێگەی پەیوەندیەکانی ئێوەی بەڕێز و ژمارە تەلەفۆنەکانی سەر شاشەی کەناڵی پەیام قسەی زیاتر لەسەر ئەماکەین. ئەچمە لای کۆمنتەکان بەشێک لەو بەڕێزانی کۆمنتیان نووسیوە بۆتان ئەخوێنمەوە. بۆ نمونە کاکاروان غەریب نووسیوێتی هاوکاری جوتیاران بکرێت و بەرهەمەکانیان وەساغ بکەنەوە لە کاتی پێگەیشتنی بەرووبوومەکانیان. ئێستا وەرزی پێگەیشتنی بەرووبوومی خۆماڵیە. هەموو بەرووبوومانەی کە لە ناوخۆ باوەڕم پێ بکەنەوە نە تاموچێژی هەیە، وەنە بەلەزەتە، یعنی گوناح نییە هیژێر لایلۆن و پلاستیک و ئەمانەی لە دەرەوە دێ. بۆ نمونە تەماتەیەکی کوردی زۆر جوان ئەبینی لە بازاڕەکانە لە عەلوەکانە، ینی ئەوەنە بەلەزەتە تەسەوری ناکەی. ئەمجا بۆ نمونە قەیسی، ترێ، هەنجیر، هەرمەیە کورە نازانم ئەوەنە نیعمەت زۆرە خوای گەورە بەم کوردستان ئازیزەی بەخشیوە، بەڵام خۆمان دوجار ئەچین مەسەلەن شتی تر ئەکڕین، شتی ژێر پلاستیکیوانە هەم زەرەری تەندروستی بۆ خۆمان هەیە، هەمیش دوجار بێتە مای زەرەر بۆ ئەو کشت و کاڵ و بۆ ئەو فەلاح و مزارعە بەڕێزەی گورە بە کوردی هەر بۆم نەهات سوبحان الله، بۆ ئەو فەلاحەی کە ساڵانێک پێوە ماندووە بێ ئەم بەرهەمە بخاتە بازاڕەوە، ئێمە هاوکاری نابین ئەو جوتیارە بەڕێزە. کاروان غەریب نووسیەتی هاوکاری جوتیاران بکرێت. سارا کەمال ئەڵێ پێویستە حکوومەت پلانی هەبێ و بە هەموو شێوەیەک هاوکاری جوتیاران بکات تا بەرهەمی خۆماڵی زیاد بێت و خواستی ناوخۆ پڕ بکاتەوە. شیروان ستار ئەڵێ لە کاتی پێگەیشتنی بەرهەمی ناوخۆ بە هیچ شێوەیەک ڕێگە نەدرێ بەرهەمی دەرەکی هاوردە بکرێ.
پێشڕەوە ئەبوبەکر لێ بەداخەوە حکوومەت بۆ ئەوەی خۆی سوودمەند بێ هەرچی بەرهەمی خراپی دەرەکی هەیە لە کوردستانی ئێمەدا ساغەکاتەوە بە هیچ شێوەیەک نەبەزەییان بە هاوڵاتیان و جوتیاراندا نایەتەوە. شنۆ عەبدوڵڵا پێویستە حکوومەت قەرزی بچووک بدا بە جوتیاران بۆ ئەوەی بەرهەمی ناوخۆ زیاد بکەن. محمود علی ئەڵێ پێویستە خەڵک تەنها بەرهەمی ناوخۆ بکڕێت. سروش جەبار ئەڵێ گوندەکان ئاوەدان بکرێنەوە کارگە و بازاڕیان بۆ دروست بکرێت. شادومان ڕەفیقیش ئەڵێ ئەم خاچی کوردستانە زۆر بە پیت و بەرەکەتە بەڵام بەرپرسی دڵسۆزمان نییە. ئەمیر عەلی ژەڵێ تەنها حکوومەت ئەتوانێت زۆر بە ئاسانی ئەم کارە بکات بەڵام مەبەستی نییە بیکات. گەیلان تەحسینی ژەڵێ پێویستە ڕاستەوخۆ بەرهەمی جوتیاران بکردرێتەوە لەلایەن حکوومەتەوە. پەری دەریا ژەڵێ هاوردەی بەرهەمی دەرەکی ڕابیگیرێت و گرنگی بە بەرهەمی ناوخۆ بدرێ. کاروان ئەحمەد ژەڵێ تەماتەی خۆماڵی ئێستا لە عەلوە کیلۆی بە 250 دینار ئەمەش جوتیا زەرەر دەکات پێویستە حکوومەت پلان و بەرنامەی هەبێ. ئەسما خان وەرەگرم لە سلێمانیەوە. السلام عليكم. عليكم السلام ورحمة الله وبركاته. باشی کاک محمود. شلونی ئەسما خان؟ ئەحواڵت باشە؟ سلامت بی دەستخۆشی بەرنامەکەت لێگەم. سپاس دەکەم دەستخۆشی بۆ جەنابەت بۆ پەیوەندیەکەت. سپاس دەکەم لەسەر تەوەرەکەتان. بەڵێ. قسە چییە لەسەر ئەم تەوەرە؟ بەڵێ. دادا ئەسما؟ بەڵێ تەوەرەکەتان لەسەر چی بوو برا؟ ئەڵێن چۆن گرنگی بە بەرهەمی ناوخۆ بدەین؟ بەڵێ پێویستە حکوومەتی هەرێم پلانی خۆی هەبێ بێگومان بۆ کشت و کاڵ مەبەستا. وەڵا هەموو بەرهەمەکان بۆ مەیسە کارگە هەیە لێرە شتی زۆر گرنگ بەرهەمە هێنێ هەم لە مەسەلەن یعنی چیت پێ بڵێم چیت بۆ باز بکەم مەسەلەن کارگەمان هەیە ئێستا لە تانجەڕۆ مەوادی پلاستیکی بەرهەمهێنێ مەسەلەن بۆ نمونە سفرەی سەفەری مەسەن سفرەی سەفەری هەیە لە کوردستان بەرهەم دێ بەڵام ئێرانی دێ واکەم سفرەی کە لە ناوخۆیان بەرهەم دێ نەفرۆشتێ بۆ نمونە ئەوە نمونەیەکی بەسیط یاوە سفرەی سەفەری زاهی مەوادی پاکەرەوە بەرهەمی ناوخۆ زیادکە بەرهەمی دەرەکی سەدەقە بکرێت بەتایبەت ئەو بەرهەمانی کە خۆمان هەمان و لێشمان زیادە گرنگی بە جوتیارەکان بدرێت گرنگی بە کەسی کوشتکاڵ بدرێت وەک لە کەسەکانی تر بۆی جوتیارەکانشمان زەربەند نەبن. باشە دەست و چاوت خۆش بێ دەست و چاوت خۆش بێ. محمودیەک پێشنیارێکتم هەیە بگورە لە خزمەتین. بەڵێ وەڵایی کەمێکی ماوە بۆ بانگی مەغریب ئەگەر عەزیز دەبێت تۆ بانگمان بۆ بدەیت. بانگی مەغریب طبعاً بەسەر چاوەڵا لە خزمەتم بەڵام دوجار حەزەکەم قسە لەسەر تەوەرەکە بکەین بتوانین مەسەلەن باغ بە تەوەری ئەڵقەی ئەم جارەمان بدەین ئەگەر دەرفەت هەبوو برایان دەرهێنەر ڕێگەیاندا بەسەر چاوی شەڵا لە خزمەتان نابوو. ئەم قسەی خۆشت دوات بوتت ئیتر لە مەوضوع خۆم بانگ بدەم. وەڵا بەتاکید پشتیوان بەخوا گەر دەرفەت هەبێ و بەسەر چاو بەسەر چاو لە خزمەتم خوارد لەگەڵ خواحافیزت بێ ئەچمە لای باوکی محەممەد لە ڕانیەوە. باوکی محەممەد کاک محەممەد جان سەلامی خوا. وعەلەیکم السەلام ورحمەة الله وبرەکات و باوکی محەممەدی بەڕێز. زۆر سپاس خۆت بەڕێزی خۆت گوڵی سپاس دەکەم ڕێزداری سەرەتا مەمنونی جەنابم سەرەتا دەمەوێ کۆمنتێک لەسەر ئەو قسەی تازەی جەنابەت دەگەر ئەو خوشکە بەڕێزت کرد بابەتی پلاستیک و نایلۆنی سەفەری ئەو شتانە. بەڵێ برایەتم ئەوە نابێ بە بەرهەمی ناوەخۆی من هەر تەخەسوسم اقتصاد و ئابووریە هەتوو کاتە دەتوانی ئەوە بیتی بە بەرهەمی ناوەخۆ کە مواد ئەوەجەتی خۆت بیکن وایە دەتوانی معمل ئاوە تەماتەدا بنەی برێ ئەوە بەرهەمی ناوەخۆمە لۆ لە بەروی تەماتەکەی لەوانەیە لە دەشتی شارەزور یا لە تانزەڕۆ یا لە هەر شوێنێکی تری هەرێمی کوردستان بەرهەم هاتیتن ئەگەر بێت تو تەواو یعنی سڕف بیتی بە بەرهەمی ناوەخۆ حتا دەبێت بنەتوێکەشتی خۆت بیکن. من سەفەری زۆر وڵاتانم کردیە ئەو بابەتەم دیتیە بەڕاستی وڵاتە بۆ زۆر معجب بووین پێی با نمونەیەکی جوان لێ بینمەوە لەسەر بەرهەمی ناوەخۆ. بەڵێ وماش حتا معمەلەکە کە دەیکا بە برینقات و جلوبەرگ و ئەو شتانە حتا پەمۆیەکەی لە خاک وڵاتی خۆی چەندە یعنی حتا جوتیاری خۆی سوودی لە پەمۆیەکە دیتە ئەو جا پەمۆیەکە دوورایتەوە ئەو جا براوەتە معمەلێکی تو ئەو دەکرێتە قمەش ئەوجا چیتە معمەل خەیاطەکان و وڵاتانی تر ئیسترادیان کردیە ئەوە وڵاتی
بەرهەم هێنەرە کاکە دیارجان من تەسەوڕ دەکەم لەو وڵاتی ئێمە حکوومەت نەبیتن بۆیە ئەو شتانە دوای 30 ساڵ حکومڕانی بوونی نییە ئێمە ئەگەر بێت و ئیحساییەک سەرژمێریەک لە سنوورەکانی ئێران بکەی ئەوە تا هەموو ساڵانە جێمانە دەبی هاوردە زیاتر بووە گەیشتوتە 11 ملیار دلار ئەوەتانی لە تورکیا عینی گەیشتیت ئەوە حدودی 18 ملیار دلار باشە ئەتوو هەرێمەکی 6 ملیۆنی ساڵانە بای 22 ملیار دلار هاوردە هەبیتن بای 100 ملیۆنت هەناردە نیە تەسەوڕکەم یعنی لەوانەیە تەسەوڕ دەکەم نازانم برێم چیمان هەیە هاوردە ئەنی بەڕاستی ئەگەر حکوومەت هەبی لە وڵاتە پلان هەبی لە وڵاتە نابێ ئاوابی تەسەوڕ کە ئێمە نەک بیر لە بابەتی ئینتاجات و ئیسراد و تەزدیر بکەینەوە ئەمە حتا لە بابەتی خزمەتگوزاری میلەتەکەمان زۆر بێبەش و مەحرومتریە ینی حەز ناکەم بێن لەسەر بابەتە بەڵام ئەوە ضرب المەسەلە تەسەوڕ کە خزمەتگوزاریە چووکی کارەبا 30 ساڵە کارەکەت مثال کێشەکەی تو دەتوێت بیر لە بابەتیەوە بکەی بەرهەمی ناوە خۆ ئیحتیمامی پێ بێتن ینی بەڕاستی من تەسەوڕ دەکەم ئەو برادرتیارانە ئەگەر زۆر بەناسکاری نەبیتن ئەو کارە ناکەن تەسەوڕ کە پارێکە خۆت بە چاوی خۆت بینیت بچارێک قڕ بەسەر لە لای کەرکک ئەوانە بوو شتەکانی فرێ دەدا ئەوە ئەگەر حکوومەت هەبی لە وڵاتە یەکسەر دەبێ وەزیری کوشتتوکاڵ ئیستیقالە بداتن بەڵام ئایا حکوومەتی نا لەسەر لێهاتوێتی خەڵک دادەمەزریا لەسەر ئینتیما حیزبەتی وەزیرێکی ئێمە گەورەترین غەڵەت بکات کابرا بیستمە خەریجی وەزارەتی خەریجی ئەوقافە بووە بە وەزیری نازانم کوشتتوکاڵیان لەگۆڵی نازم گوێم لێ بوو تەخەسوسەکە زۆر لێ بدو جوانە دەست و چاوت خۆش بە بێگومان باوکی محەممەد زۆر تەواو قسەکان لەجێ خۆیەتی من سوپاسە دەکەم مەبەستم بوو دەرفەت هەبێ بۆ ئەو برایانەی تر ئەو بەڕێزانەی تر کە بتوانن زۆر داوای لێبوردنەکەم زۆر خۆشحاڵ بووم بە پەیوەندی جەنابەت ئەچمە لای کاکشە سەباح لە سلێمانیەوە سڵاو کاکشە سەباح خاوەنی یەکێک لە کارگەکانی بەرهەمی ناوخۆ لە شاری سلێمانی کاکشێخ بەخێر بێ بۆ بەرنامەکە زۆر سپاس لەسەر داواکاری من جەنابەت پێم باش بوو بەشداری لەم تەوەرە بکەیت چونکە معلوماتی باشت لە بە داتا ئەتوانی بیسەلمێنی کە گرفتەکان چین لە شۆ ئەتوانین چارەسەریان بکەین فەرموو کاکشێخ فەرموو دەستان خۆش بێ زۆر سپاس بۆ کەناڵی پەیام بۆ جەنابەت بۆ ئەم دەرفەدا کاک مەحموود بەڕاستی ئەم وڵاتە لەسەر دەستی ئەو حکومڕانە ناکە دروستەی کە لە کوردستان حکومەکە هەموو شتێک تووشی ئەزمە بووە یەکێک لەو شتانە کۆمەلگا هەر تاکی کوردی تووشی حاڵەتێ بووە هەمووی داوای بەرهەمی ناوخۆکە کە یەکە سەر بەرهەمی ناوخۆ حتا تاکەکەش یارمەتی دەر نییە بوو ئەوەی کە تۆ لە ناوخۆ بەرهەمێک پێبێنیت دروست بکەیت و بیدێتە پس کۆمەلگا چونکە بۆ لە سەندایەک و ئیش کراوە لەسەر ئەوەی کە بەرهەمی ناوخۆ سووک بکرێ لە بەرچاوی بەکارهێنەر و لە چەرنایەکی شۆ بە پلان و بە بەرنامە ئیش کراوە بە یعازی دەوڵەتانی چواردەور کە بەرهەمی ناوخۆ سەر نەگرێت چۆن بۆ نمونە کاک مەحموود ئێمە لە کوردستان لە عێراق زاهی یەکێکە لەو شتانەی کە حیمایی منتوجی هەیە حیمایی منتوج قانونێکە وەختی خۆی لە زمانی بەعسی گۆڕبەگۆڕ ڕاکەدان راوە ئەمانە کە هاتوونەتە سەر حکم ئەو قانونیان بەڕاستی مراندووە لە زمانی عادل عەبدولمەهدی تەفعیلی ئەو قانونە کرا کە پێی ئەوترێ حیمایی منتوج چەند کارگەیە لە کوردستان یا لە عێراق بەهۆی ئەو حیمایی منتوجەوە هەناسەیەکیە ئەیش بریتیە لە زاهی بەڵام لە ناوخۆ ئێستا ئەو زاهیەی کە لە سلێمانی بەرهەمیەندرێ و ئەخرێتە بازاڕەوە ئەکتیڤەکەی 15ەیە بەڵام ئەو زاهیەی لە شارێکی تر لە کوردستان کە بەرهەمیەندرێ و ئەخرێتە بازاڕەوە ئەکتیڤەکەی 5 چەنە کاکشێخ چەنە ئەویان ئەوەی کە لە سلێمانی بەکاریە کوالەتی کۆنتڕۆڵی سلێمانی فەرزی کردو بەسەر کارگەکان ئەبێ 8 بێت هەتا 15 قسە ناکەن لەوە زیاتر بێ غەرامەیەکی 500,000 یا 550,000 بۆ دێتەوە بەڵام هەر لە کوردستان ناوی 50 زاهید پێڵێن بە ئەکتیڤی پێ دەخرێتە بازار ئەتی بۆ لای بەرپرسەکان لە سلێمانیەڵەی کاکە بەگەر کوردستان یەک دەوڵەت نییە یەک هەرێم نییە یەک شوێن نییە بڵێ ئەی خێرە ئەم زاهیە لە شوێنێکی ترۆیەتە ناو سلێمانی بە ئەکتیڤی 4 یا 5 و ئێمەش بە ئەکتیڤی 15 دەریەکەین ئەڵێ وەڵام من دەسەڵاتی ئەوەم نییە ئەگەر زۆر شت کەم بۆ دووگیدارەی لێ یعنی هەموو شتەکان بەڕاستی بەرهەمی ناوخۆیەکە لەوانەیە کە گەورەترین کێشەی بۆ دروست کراوە هەندێک لە کێشەکان بە مەبەستە بۆ
بۆ بەرەو پێشنەچوونی ئەم وڵاتەیە بۆ دانەمەزراندنی اقتصادی ئەم وڵاتەیە بەڕاستی یان یەک کێشەیەکی گەورەیتر کارەبا یەک وحدەی کارەبا بۆ سەناعە ئێستا بە 136 دینارە لەکوێ عالەما وحدەیەکی کارەبا بە 136 دینارە بۆ سەناعەت ئەو وڵاتانەشی کە کارەبا ئەکڕن لە وڵاتەکانی ترەوە هیچ کاتێک بە 136 دینار وحدەیەکی کارەبای نانێت ئەمە ئەگەر پلان نییە و بۆ لە ناوبردننی بەرهەمی ناوخۆ نییە خێرە تۆ وحدەیەکی کارەبات کردووە بە 136 دینار لەسەر بەرهەمی ناوخۆ ئەی بۆ وحدەی کارەبا لەسەر باخۆ گێلاکان جیان ناکەی کاکە باشە ئەگەر ئیجازەم بەی کاک شێخ سەباح من پرسیاری واکەم ئێستا بۆ نمونە ئێمە ناوی کارگەکەت نایانین ناوی بەرهەمەکەشت نایانین بۆی نەبێ بە ڕیکلام و تەرویج بەڵام یەک پرسیار ئێستا و کارگەی جەنابەت چەند کرێکاری کوردیتایە یەک دوو مانگانە جەنابەت بۆ نمونە چەند کارەبات بۆ دێتەوە ئەبێت چەندێک بی بە کارەبا مانگانە بۆ نمونە قوربان یەکێک لەوانەیە کە فەرمووت کارگەی ئێمە کەمترین 100 کەس لێی سوودمەندە ئەم 100 کەسە نزیکی 56 کەسی بەڕاستە خۆی و باقیاتەکەی بەغێر مباشرە ئەمە یەک حاڵەتێکی ترمان هەیە ئێمە هیچ ئەو معاملانەی کە لە کوردستان ئیشەکەن کەمترین کارەبا کە بۆیان یێتەوە مانگانە بەس کارەبای یەتەبان بە دوو شتە تۆ مۆلیدەمان هەیە و کارەبای وەتانی ڕئیسیمان هەیە کەمترین شت لە 7 بۆ 8 ملیۆن دیناری بۆ یێتەوە ئەبێ 8 ملیۆنیش با بە گاز ئەمە 15 ملیۆن ئەمە 12 تا 15 ملیۆن باشە کاک شێخ سەباح دیارە 7 ملیۆن کارەبات بۆ بێتەوە لەوانەیە 70 ملیۆن ئیسفادە بکەی قوربان نەخێر نه بەداخەوە ئەی چییە ئەی چۆن بۆ ئەوە پلانی ئەو دەسەڵاتەیە کە لە هەموو ڕێکۆشکردێناوە ئاواش لە خەڵک تێگا ئەو لە بەرامبەر تۆ ئەو بەرهەمانەی کە لە دەرەوە بەرهەمیان بێت لە وڵاتی تو ئەفرۆشێت ئەسڵەن بۆ نمونە کارگەیەکی وەکو کارگەکەی من مانگانە کەمترین پارە بە کارەبای ڕئیس و مۆلیدە کەمترین پارە دەبۆ 12 ملیۆنەی لە نتیجە ئەم دەبۆ ئەوانەی کە بنافسی هێمن زۆرترین پارە کە بۆیان یێتەوە لە دەرەوەی وڵات 2 ملیۆن بۆ 3 ملیۆنە فەرقەکە چەندە فەرقەکە 8 ملیۆنە ئەم 8 ملیۆنە لە نەتیجە چێتە سەر بەرهەمی ناوخۆ گرانەکەوێت ئیسا من پرسیارێکی کاکەم بۆ نمونە ئەم مادەی جەنابەت کە لێرە بەرهەمێ هێنی لە ڕووی کوالیتی و لە ڕووی تەندروستیەوە جیاوازی هەیە لەگەڵ ئەوەی کە لە دەرەوە دێ بۆ لە ئێران و تورکیا دێ کاچی بەڕێزم من کارگەکەی من ناوی کارگەکەم دایانم من کارگەکەم هەناردەی شت هەناردەی ئەوروپاکەم هەناردەی بەریتانیایەکەم هەناردەی هیۆنانیەکەم هەناردەی کوێتیەکەم ئەوە بەرنامەی ئەڵمانیام هەیە کارگەکەی ئێمە بەڵام وە لە ڕووی تەندروستی و شتێکی کاکە من یەکشتی تر بە تۆڵێم واز لەمانە هەر هەمووی بێنە برا بەڕێزەکەم ئێمە هەمومان لە کوردستانە کێشەی ژینگەمان نییە بۆنی ژینگە بەڵێ ئێستا من بەشێکم داناوە لە کارگەکەم مانگانە 50 بۆ 70 ئەو نایلۆنەی کە بڕێت و ئەخرێتە ژینگەوە و کە بۆ ژینگە پارێزە بەڕێزەکان بووە بە کێشە و کە بۆ حکوومەتیش بۆ شارەوانی بووە بە کێشە من ئەو نایلۆنە سەر لە نێکۆ ئەەکەمەوە دووبارەی ئەەکەمەوە ڕیسایکلی ئەەکەمەوە لەگەڵ موادێکی ستانداردا بە ڕێژەیە تێکەڵ یەکەمەوە ئەیکەم بە کیسەی خۆکیسەکەم بۆ نافرۆشێ لە بازار بۆ لە نەتیجە منە کیسە خۆڵا بەمە بازار کارتۆنێکی بۆ نمونە 20 تۆپیکی هەیە هەر تۆپێک ئەمجا گەورەترین کێشە کە من لە کیسەکانم نووسی و عەدەدەکەم نووسی زۆربەی مارکێتەکانەڵێ بۆ عەدەدی نووسیەکان لە کێشەکان ئەوە بۆ ئەوەی بەکارهێنەر مشتری بەرچاوڕوون نەبێت باشە کاکە لەمە خزمەت زیاتر هەیەتەوە بە وڵاتی بکەی مانگانە 50 نایلۆن نێڵی بچێتە ژینگە جارێکی تر ڕیسایکلی کەیتەوە بیکەیتەوە بە عەلاگەی خۆڵ و بینێریتەوە ناو بازار ئەی بۆ مەجموعەیە شت لە وڵاتەکانەوە کە بۆ سەپڵی ماس گەورەترین کێشەی لە کۆمەلگای ئەمە کاک مەحمود وایە باشە ماسی کە بە موادی ریسایکل و دووبارە ئەکرێتەوە کە ئیبرازاتی کیمیایی هەیە و ماسیش خۆی کۆمەڵە دەرهاویشتەی کیمیایی هەیە تەنەها دار هەموو خەڵکی اختصاص خەڵکی شارەزا لەم بوارە باسی ئەمەی کردووە کاکە بۆ خاتری خوا باشە چێ هەیە چاودێری ئەمە بکات تۆ ئەوم پێ بڵێ چێ چاودێری ئەم فەوزایەکە چێ چاودێری ئەم فەوزایەکە کاکە کەس نییە چاودێری ئەم چاودێری بۆ من هەیە بۆ تۆ هەیە لە نەتیجە لەولاوە بۆ کەلار نییە بۆ ڕانیە نییە نازانم بۆ کەرکووگ نییە بۆ زاخۆ نییە بۆ ئاکرێ نییە برای بەڕێزم چاودێری بۆ کۆمەڵی خەڵک کە بیانەوە لە هاش و هوشی ئەعلام و دێن سەری و کامێرەکە و ئەوە لە ئەنجامە دیسە بۆ نمونە ئێمە قانونێکمان هەیە لە کوردستان پێوترێتی حیجزی مارکە باشە یعنی ئەڕۆی لای حکومەتی هەرێم ئەمنا کاک محموود من تا ئیسەکانەی 11 ناوە حیجز کردووە لە کارگەکەی خۆم بۆ بە حەکایەتی مێژ ئەم ناوە ئەکەم ناوێکی تر لە ئێرانەوەی هێنن ئەم ناوە ئەکەم ناوێکی تر هێنن ئەو نەم پارەدا نزیکی 14 ملیۆن و 670,000 بەس حیجزی مارکەم ماوە باشە کاشە سەبا کاتم کەم بەدەستەوە ماوە بە کورتی زۆر بە کورتی
باسێکی بازرگانی چاوچنۆکم بۆ بکەوانەی کە سەرەتانە خەن بە قورجی خەڵکەوە زۆر بە کورتی. وڵی کاک محمود جان بەڕاستی تۆ بدەوێ و نەدەوێت ئەنجامی ئەم دەسەڵاتە ناتەندروستە چی بەرهەندێ ئێمە ئەز سەرمایەداری لە عالەما پەیامێکی هەیە ئەڵێ هەموو شتێ لە پێناوی پارە کە لە نەتیجە هەموو شتێ لە پێناوی پارە بوو کابرای بازرگانیش دینی نەبوو التزاماتی دینی نەبوو التزاماتی ئینسانی نەبوو و لە نەتیجە تووشی سیباقێکە بێت کە پێی مادە ئێستا خواستەکان وای لێ هاتووە ئەڵێ تۆ چی ئەکەی لە ژیانە بیکە مهمەوە تۆ زمان بی سەرمایەدار بی ئەمە لە نەتیجە چیەکە ئەمە لە نەتیجە هاتو کاک محمود ئاسکەوای لێ هاتوۆتە سەروی خەڵک نێرسە زۆر باشە لێرزێن 300 دانە 200 دانێتیا لێرە 600 دانە 400 دانێتیا سەرکەوتوبی کۆمەلگای وای لێ هاتووە بەڕاستی داوای چیلیەکەی بەڵام ئێمەمانان داوای لێبوردنەکەم ئەخیر پەیامم ئەوەیە پەیامم بۆ هاوڵاتی بەڕێز بۆ ئەو کاک خاوەن کارگە بەڕێزانی کە تا ئێستاکانی پارێزگاریان لە ئەخلاق و بنەمای داڵی پیشەسازی خۆیان کردووە تکام وایە کۆڵمەدەن ئەمانە بۆیەوە ئەکەن بۆ ئەوی ساحەکە ئەو چەند کەسە دڵسۆزەی کە لە وڵاتاماوە ئەویش ڕابکا و تاجیل بکا و بە تەواوەتی هەموو شتێکیان بۆ تەخت بێت داواکارم لە هاوڵاتی پاڵمەرگە بۆ بەرهەمی ناوخۆ داواکارم لە ساحب بەرهەمی ناوخۆ بە ئەخلاق و دەستپاک و ئەمین بێت بۆ بەرهەمەکەی سپاس بۆ جەنابێت خوا لەگەڵ دەستخۆش ئەچمە لای کاک پۆڵا لە شاری هەولێرەوە ماندوو نەبی کاک محمود هەموو باش تۆش ماندوو نەبی کاک پۆڵا گیان بەڕێزی برای بەڕێزە پێشە من شتەکانی تو هەبوو بەڵام بەڕای من لەبەرەوەی سەرچاوە کێشەکان سیاسیم کاک محمود بەڵێ دەبێ بەنامەی خۆیان لایەنەکان بگۆڕن لە مەوزووە پانگێشە پێش ئەوەی ئەنجامی هەڵبژاردنەکان دەرچێ هەر لایەنە و کەسی کشتۆر دیاری بکە بەڵێم بدا پلانە کەس ئەو لایەنە هەڵدە پێشان دەدا بکە بەر لایەنی کشت و کاڵ دەسەری دەبێتە ماڵ سەرکەوتوو دەبێت لایەنێکی تر هیچ کێک بڕێ من چارەسەری کێشە تەندروستیەکان دەکەم لەلایەنی پیشەسازی دەوێەوە دەست پێکەین چونکە ئەگەر لە سەرەتادا کەسێکی پسپۆر بەڵێنی دا و جێی متمانە بوو من دڵنیام سەرکەوتوو دەبێت پێوە حەقەکان دەست پێکەن کاک محمود حاڵێکی تریان ڕاگەیاندنەکان کاریگەری نێرێنیان هەیە ڕیکلام بۆ هەموو شتێکی بیانی دەکەن نەبێ ئەوەی بزانن تا خراپە ئەوە کاریگەری ڕاگەیاندنەکان پروپاگەندا ڕیکلام زۆر کاریگەری نەرێنی هەیە حاڵێکی تریان تا ئێستا ڕیزبەندی بۆ شوێن و جوگرافیای کوردستان لە بەروبوومی کشتتوکاڵی نەکراوە ناوچەی کوێستانیمان هەیە گەرمیانمان هەیە تاکەن لەبارە بۆ ئەو جۆرانە بەنداوەکان لەبەرەوەی نەبوون کەواتە دەکرا سەرچاوەی مافی لە دەرەوە لە جیاتی ئەوی بهێنین لە ئیمارات و لە شوێنانی دوور نمونێت دەستی هەولێر و زۆربە شوێنەکانی تر لەبارە بۆ بەرهەمی شەکر کاک محمود چەوەندەری شەکر تا ئێستا بوونی نییە خاڵێکی تر بەروبوومی پەلەوەر و ئاژەڵداری تۆ دەزانی کوردستان ئەگەر دەستێکی پاک و ئەمین و دڵسۆزی پلان دابنێ بەڵام بە داتا و ئامار کار بکە ئیکتیفاق ڕاستی لە ناو دوو کەوانە یعنی بەشی ناوە خۆمان دەکات لە هەموو بوارەکانەوە کەواتە شێستەکان بۆ نەکراون ڕەنگە هەمومان بزانین ئەو بازەی لە گومرگەکانەوە وەردەگیرێ کاریگەری هەیە لەسەر دەهاتی حکوومەت بۆیە ئەوەی کردۆتە بیان و گرنگی بۆوانە نادا بەڵام ئایا تا چەند دەچێتە سەر ئایا دەکرێت ئاژەڵداران وازە پیسەکەیان بێنن ئایا دەکرێت دووسیاران وازە پیسەکەیان بێنن ئایا دەکرێت کارگەیەک نەبی بۆ ڕستن و سنین و ئەو هەموو کووریە بەلاش دەبوا لە کوردستان کەواتە ئەگەر دڵسۆز نەبێ نێتەوە سەرپێ تاولتانی زیاتر بوو دەدا وەلە ئەنجامیشدا ئەگەر حکوومەتێکی دەوڵەمەند و دڵسۆز دەبێ ملەتەکەسی هەزار دەبێت کاک محمود دەبێت قامەکان یەک دەستنیشان بکرێ یەک نمونە دێنمەوە دەپۆسی لە کاک عەبدولستار دەکەم برادرێکی خۆم عەبدولستار مەجید وەزیری پێشووی کشتتوکاڵ برادرێکی خۆم ڕۆژنامەنووس بوو وتی سەردانی ئەم بەڕێزەم کرد کاک عەبدولستار نمونەیەکی زۆر جوانی بۆم هێناوە وتی سەردانێکی کۆماری ئیسلامی ئێرانمان کرد کاک محمود پاش سەردانیکردنی لەلایەن جێگریستە کۆماری ئێران پاش سافتۆنی وتی بەو بەڕێزەی گوتووە تۆ لێ ناگەڕێ پیازی ئێران دێتە کوردستان تۆ سەیری کرد جێگریستە کۆمار ئاگای لە بەرهەمی پیاز بێ ئایا سەرکردەکانی ما دڵسۆزەکانی ما ئاگاتان لە چ بەروبوومەکەیە ئۆخۆ پیشەسازی ناوە خۆ بەروبوومی کشتتوکان تۆ بڕۆ بەیانیان بڕۆ مارکە دوکانە کاک محمود جگە لە ماس ئێستا لە وەرزەکەی وایە بەروبوومی شیرەمەنی کاک محمود یان ئیماراتیە یان تورکیا یازانم هاتن ئۆخۆی باوەڕی نین
کەواتە دەبێ لە خاڵە سیاسەکەەوە دەستێتێن کاتێک بانگێشتە دەکرێت لایەنێک بڵێ من فلانە کەس شان دەداتە بەرێ بۆ ئەوەی باری کوچکان ڕاستکە لایەنێکی تر برێ کەسی تەندروستی لایەنێکی تر کەسی پەروەردە بۆ ئەوەی نەوێ ڕادەستێت دڵسۆز و نادڵسۆزە دیار دەکەوێت دووبارە ڕێزم بۆ تۆ هەیە و بۆ هەموو بینەرەکانت هەست دەست خۆش کاک وەڵا سپاس بۆ پەیوەندەکەت ئەچمە لای کاک کامیل لە پێنجێنەوە هەموو کاتت باش کاک کامیل گیان چۆنی باش سپاس بۆ خوا ئێوە چۆنن دەنگ و باستان چۆنە کاکە گیان هەتا ڕێگیری لە مەردی نێودەوەتی باشماغ سەیران بن نەکرێت من خۆم کاتبم لە پێنجێن لە مەردی نێودەوەت لە تەڕادەکانە لە چادرەکانە و تەماتە و هەموو بەرهەم لە ئێران و هەناردەی سلێمانیە کرێ هەنادەی هەرێمە دووسانە کرێ بۆ بانگەوە پێدەڵێم خۆم کاتبێتم لەوێ خۆم سیارەکانە خوێنمەوە فەلاحی ئێمە چی لایلۆن چی نەوار چی تو تەماتە چی تو خەیار هەموو شتەکان گرانە لەسەری و هیچ لەلایەن حکومەتەوە هیچ هاوکاریەکی ناکرێت حتا ڕێگیری لەم دوو مەردەوە نەکرێ تا ئێوارێ فەلاحی لای ئێمە با بڕۆ هەموو دەشتی پێنجێن کە لە سەتان وەردی پێنجێن فەلاحە ئەمڕۆگە لە سەتان دەی کاسبکاری کاسبکارە لە سەتانەوەی هەر یەکی بە فەقیری خۆیەوە چێ 200 گۆل تەماتەیە کات و خەیارە کات و شووتیە کات تەماتە و لەم بەریشۆ جەنابی ئەم ناحکومەتە ناخۆنەوارە کە خۆنەواریان نییە بێ وایان پێ بڵێ ئەنا سەرۆکێکی حکومەت خۆنەوار وایە ئەبێ ڕێگیری لە هەموو بەرهەمێکی خۆم دەرەکی بکرایە بەرهەم لە خۆماوی بۆ ئەوەی باش وایە هەستا نانە فەلاحی داوا و ساڵ حتا کۆتایی ساڵ دەی خوایە زەرێ نەگاتەی خوایە شتێک کاندیۆرە با هەموو بەلاحەجوو ملێ کاندیۆر کاشکی خواکە ئەمان ئەوەشی دیێسەنن دەست و چاو خۆش بێ پەیامەکەت گەیشت زۆر سپاس کاک کامیل گیان یاخوا بێوەی بێ خوا ئاگادارت بێ کاتی بانگی کێ ئێوارە بە کاتی هەولێر یا لە بانگە دێ ستا کاتی بانگی ئێوارەیە الله أكبر الله أكبر الله أكبر الله أكبر أشهد أن لا إله إلا الله أشهد أن لا إله إلا الله أشهد أن محمدا رسول الله أشهد أن محمدا رسول الله حي على الصلاة حي على الصلاة حي على الفلاح حي على الفلاح
الله أكبر الله أكبر لا إله إلا الله. آت سيدنا محمدا الوسيلة والفضيلة وبعث مقاما محمودا الذي وعدته وارزقنا زيارته وشفاعته يا رب. دووبارە سڵاوی خواتان لێبێ لەسەر داواکاری خوشتێکی بەڕێز کە لە سەرەتای بەرنامەکەوتی بانگی ئێوارە لەناو بەرنامەکە بە سەرچاو هەرچەنە من لە خزمەتانم بانگ هەموو وەختێک هەر پێویستە هەموو وەختێک هەر زەرورە بەتایبەت ئەگەر کاتی هات ئەوە شەرموشتی ناوێ. ئەم دینە زۆر جوانە ماشەڵڵا. با بچمەوە لای تەوەرەکەم و بەرنامەکەم بزانم ئەگەر پەیوەندی هەبێ باشە ئەگەر نا ئەچمە لای کۆمنتەکان. پەیوەندی ڕای گیراوە؟ باشە. لەو بەڕێزانی کە ئێستا دیارە بەرنامەکە ڕاستەوخۆ گوازرێتەوە لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک و کۆمنتیان نووسیوە ئێستا بینەرمانن. بۆ نمونە گوڵارخەوان نووسیوێتی لەبەر چاوەکاڵەکانی ئەم دەسەڵاتدارانە بەرهەمی ناوخۆ فەوتاوە. پەری دەریان نووسیوێتی هاوردەی خارجی ڕابگیرێت پاشانیش گرنگی بە کەرتی تایبەتی خۆراک بدرێ بە هەموو سێکتەرەکانی ناوخۆ. دواتر گوڵارخەوان نووسیوێتی ئەم بەرهەمە جوانانە توخوا حەیف نییە بفەوتێ بەرەوەڵا حەیفە. دڵزار بۆتایی نووسیوێتی بۆ ئەو بەرهەمانێک لەو کارگانە کە خاوەنەکانیان بەرپرس و دەسەڵاتدارن بە یاسایەک لەلایەن وەزارەتە پەیوەندیدارەکان هاوشێوەکەی قەدەغە دەکرێت کە لە دەرەوە هاوردە بکرێت یاخود گومرگەکانی زیاتر دەکرێت. بۆ نمونە شیش گومرگەکەی کراوەتە $100 تەنها بۆ ئەوەی هاوردە نەکرێت و شیشی کارگەکانی هەرێم بفرۆشتێت. وەک باسەکەن ئەڵەن تەنێک شیش هەر شیشی مسەلەحەوەی کاخرێتە سەقفوشتەوە لە 5 وەرەقەوەیانی لە $500ەوە کە بە دۆلاری ئەمڕۆ ئەکاتە 750,000 دینار بووە بە 10 وەرەقە ینی ئەکاتە نزیکی 1,500,000 ینی 2 بەرابەر زیادی کردووە. ئەمە وەکو تێبینی. کاک سدقی کوێستانی نووسێتی ئەگەر ڕێی من وەربگرن ئەو حیزبانە هیچ سوودیان بۆ میلەت نییە لەسەر حسابی میلەت بەڕێوەچن لە ناو ببەن نەک هەر بەرهەمی خۆماڵی بەڵکو کوردستان دەبێتە دووبەی. ئێوە چتان کردووە تاکو و ڕەخنە لە حکوومەت و حیزبە دەسەڵاتدارەکان بگرن. ئەمەش یەکێکە لە بولبولەکانی دەسەڵات. دواتر نووسیەتی ئازاد هەڵەبجەیی بکەن بە وەزیری کشتتوکاڵ زۆرینەی کێشەکانی کشتتوکاڵ و بەرهەمی ناوخۆ ڕێک دەخرێت. کاک زەمان تاهیر نووسیەتی هەرچیەک بکەی ئیسفادەی نییە. زۆر باشە. بەردەوامی لەگەڵتان ئەزیزان تەوەری ئەڵقەی ئەم جارە باسی بەرهەمی ناوخۆکەین چۆن باغ بە بەرهەمی ناوخۆ بدەین چۆن ئەو کارگانەی کە لێرە ئێستا بۆ نمونە کارگەمانەیە کارگەی بەرهەمهێنانی زەیتی زەیتونمان هەیە کارگەی بەرهەمهێنانی دۆشاوی تەماتە کارگەی بەرهەمهێنانی شتی جۆراوجۆرمان زۆرە بەڵام ئایا حکوومەت بایەخی پێئەدا ئەو بەرهەمانی کە لە ناوخۆ بەرهەم دەهێنرێ با شتێکیش بڵین لەسەر کارگەکان ئایا ئەو بەرهەمانەی کە لە ناوخۆ بەرهەمە هێنرێ ئیکتیفای پێکا خەڵکی هەرێمی کوردستان ئەم 5 ملیۆن هاوڵاتیە ئەتوانێ سوود لەم هەموو بەرهەمە ببینێ واتە بازاری پێپڕەکاتەوە یاخود نا وا بکا مەسەلەن کارگەکە ئەوەندە بەخۆت بێ بەرهەمی تر لە دەرەوە هاوردە نەکرێ. بۆیە هەموو ئەمانە پرسیارن. من بەرەو کۆتایی بەرنامەکە ئەڕۆم لە کۆتا ساتەکانی ئەڵقەیەم جارەی دوانگەی خەڵکین خۆشەویستان و بەڕێزان دیارە ئەو تەوەری کە ئەمڕۆ دیاریمان کردبوو بایەخی پێ بدرێ باشە لەلایەن هاوڵاتیانەوە قسەی جدی لەسەر بکرێ. من سوپاسی ئێوەی بەڕێز و خۆشەویست دەکەم کە تا ئەم ساتە وەختە بینەر و بیسەرمان بوون. کۆتا پەیوەندی مامجەوهەر وەرەگرم کۆتا پەیوەندی کاک محەممەد یارەت باش مامجەوهەر بەڵێ دەستخۆشی دەکەم بەرنامەکان زۆر جوانن هیوادارم سەرکەوتن. سپاس دەکەم. یەکەمینە سەردەمی حکوومەتی عێراق
هەموو وەزارەتێک بودجەی خاصی خۆی هەبوو بە تایبەتی کوشتکە وەزارەتی کوشتکال لە هەموو شوێنەکان نوێنەری خۆی هەبوو ئاغای لە کوشتکال بوو ڕزقی کوردستان دەچۆ کرد ئێستا ئەمە وەزارەتمان نییە تا بودجەی هەبوو باش كم أعمل شكل كم أعمل بغارت كم أعمل كاني ديكت كم أعمل رخامت كم أعمل ألبانت هم يعني كم أعمل نتيجة أو أنا هم يتيجي أو هولندا با زراعة جرى أسمان إيه ما هم خاص ما زراعية ملة شروش بيرانية لري زراعة لري صناعة لري تكناد وجه لري أقل لري همشت أو أنا هم فرائس عمل بدكتور برهمين قلت وتم كاد دكتور لبنزخاني على شكري وتم إحصاي عدي زراعي بكبراو بشتاو كيف أنا تشيلي للسندري بحكومة ورجلي براو كيف تشيلي للسندري بحكومة ورجلي هذا كان أجا حكومتي كردستان ما بس بي هذا كان بو ور بقري أو برو من زراعي لا لزراعي كان ور بقري بو أويل لسد هذا فري ندر اگر اوانا ترين ايما حكومة تاكسازي دبي اهتمام بمعامل وبشركات كان خوي بدا نجم كاتب تيجيستينيوا او ايران بي او تركيا بي او يديك بي خلق كساوار كلا سدادي سبعة كيف فريدا يا نبدني برلمان فريدا ان حكومة ان برلمان نسرقات ما نفس كده السياسة كان كردستان حس كردن بموضوع هيدا هميان برپرسیار ملتی کردیش دیستان دوباره برپرسیار لسی اهتمام بخوینا داد اهتمام برد من زراعی وزیر زراعی داد اینم لسیاره کشوری تراکتر کم دی بده دیگرن دبی حمودی آتکان بنداوی خویان حدیث او آوی کلا او هما آوی لکردستان دروا جبواي لدشي كوين او منطقه كان بنداو هبي دي بدي او حمله سوزير خاص هم استفاده شي بذكرى او كاتي او هم قد كلسد هذا كان دستورنا كتوشي حسبت بياكو دتربوين او انا هم في رزرا حتى كم هريك او كان يعني كان شنو ابو دابين كان اتو اوي بتنا مكان لي ودقر متاوي لي كم كردستان شي رنجيني زاراني زياده سلام او بكيرك لي بروح ابو خمسي دقائق كان اني خصاوك يا رسي كومرك فارو دبي بناوي فيرا تنبغيات كدي بروح مدي اتكام وصل رسي او هم زاد بروي كلا كردستان هي ديان ثاني دي كان متربك لداري بسق سالانه بمليار دولار او بستقدر رقمي دينا او هم تريد وانا ماني انواع تريم ميلسان سالانه برقمي كشبيت شخون دبو او هم قلب الرساء معبر شكرم دروز ذاك الدور او حكومة دنيا دوبنا ماضي شر شخصي كالرق ملة بري ودبن او كارساق اللي يقدر سيوانا هيسي بينيا دا سي باريد دا بس يتيري بري ولا عمل حكومتك دا سي امارات باريد دا بس يتكردستان بري عمل حكومتك كارساق تو الشخص ملة البوا هلا سنة فدي قدرام دانا وتمنكرا فيك و ادرانشي كان بمزير الرشاش آوداني كان تيني هزاريش بخوشي بشي ساكي روزانا هرخم هلجي دتنقل اعطان قوهل دتيسن نطلع الخمس درجة دتيسن واي همانا هرتاك بدولار لساماني كل سالة يلتدار اي قالوا شيء حقي ام كدتاكي خيانة بس ام غدرة بريا هدما ام زير الرشا كردي جنبو بمهمو بسا زور دماغ كردي مغزولين قلت ما سيبولو يجيبين استاذ لند يعني مخبري ببروشن كم سكت إخواني أو السخاء شتو كتاب بروشي هر كردك 50 مليون كردا أو تعداء قبول مكابس أو سكت خاينة لخش خد بيجوا هر كرديا هر إسلام تجاري يستشور الجرد كردشنيو كيف نرجسنيا أنت سلاس واحد والله قال مام زوهر والله مام زوهر دەست خۆش بێ ینی بەڕاستی باسی خاڵە گرنگەکانەکە باسی ئەو بابەتەی کە جەنابەت باست کرد ئەم دوو بنەماڵەیە کە دەستیان بەسەر هەرێمی کوردستان ناگرتووە ئەمە واقعەکە ئیتر نازانین ئێمە بەڕاستی بەرچاوڕوون نین داهاتووی ئەم حکوومەتە چی لێ دێ و بەرەوچوە ئەڕات چونکە جاری وا هەیە کەسێک مەسەلەن ئەوەندە زوڵمی کرد ئەوەندە ناعەدالەتی کرد پێش ئەوەی ڕوبەڕووی تۆڵەی خەڵک ببێتەوە ئەوە خوای گەورە ئینشاڵڵا تۆڵەی خۆی لێ وەرەگرێتەوە تا ئەڵلقەیەکی تری دوانگەی خەڵک بەخوای گەورە و مێهرەبانتان ئەسپێرم لە دوای خێر بێ بەشمان مەکەن. ئەسەلامو عەلەیکوم وەڕەحمەتوڵڵاهی وبەرەکاتوه.